بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على نبي الأمين وعلى آله وصحابته ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. برابر زكان وخشك عزيز كان بلو كيوي عرفار إن شاء الله كبيوتري جبل الرحمة. لحقيقة دا لسرتا متردد بوم كبيم چونکە هاتنمان بۆ ئەم شوێنە هیچ خێرێکی تیا نییە ئللا ئەوە نەبێت کە هاتووینە وەکو بینینێک بە ئومێدی ئەوەی کە خوای گەورە ئینشاءالله بیکاتە قسمەتمان ساڵێ لە ساڵان بین ئەلێرە حەج بکەین بۆ ئەوی شارەزاییە پەیداکەن ئینشاءالله. ئەمما وەکو خێرێک وەکو وەستان لەوێ ئێستا ئێمە وەکو دوعایەک وەکو داواکردنێک بە هیچ شێوەیەک وارد نەبووە و بە ئومێدی ئەوەی کە تووشی خێربی بەو شێوە تووشی شەڕە بیت. بۆیە کە دەچین لەوێ هەر فقط ئەوەیە کە بینینەکەمانە ئینشاءالله. بەڵێ بۆیە ئاگادار بن ئینشاءالله. ئەوێ هین نوێژ نییە، هین ئەوە نییە مەسحی پێ بکەین و تەبەڕوکی پێوە بکەین و داروبەردەکەی بێنینەوە و بڵێن وەڵامە متفەڕگە و ئەمە بۆ شیفایە و ئەمە بۆ مناڵدانە و ئەمە بۆ نازانم چییە. هیچ شتێک لەم بابەتانە نییە. بەڵام عەرەفە بۆ ناونراوە عەرەفە یان بۆ وتراوە جەبەل الرەحمە؟ لەبەرەوە ناونراوە عەرەفە. هەندێک لە زانایانە فەرموون لەو ڕۆژەدا موسڵمانان تعارفەکەن لەگەڵ یەکە، یان وتراوە لەو شوێنە کاتێک خوای گەورە ئادەم و حەوای فڕێدایە سەرزەوی ئەلەوێ یەکیان بینی یەکیان ناسیەوە و پێ ئەوترێت جەبەل الرەحمە. لە ڕۆژی نۆمینەی حاجیان کە نۆی ذیلحیجەیە کە ڕۆژی عەرەفەیە، لەو ڕۆژەدا ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە دابەزێ بەسەر عەبدەکانی. ئەو عەبدانی کەوا ماڵەکانی خۆیان بەجێ هێشتووە هاتوونە بۆ لێخۆشبوون و ڕەزامەندی خوای پەروەردگار. بۆیە خوای گەورە ڕەحمەتی خۆی دەڕژێنێ بەسەر عەبدەکانی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ الحەج عەرەفە، حەج بریتیە لە وەستان لە ڕۆژی عەرەفە کە نۆمینەی حاجیانە ڕۆژێ بەر لە جەژنی قوربان. هەر حاجیەک لەو ڕۆژەدا نوێژی نیمەڕۆی کرد لە پاشاندا دەبێ بگاتە عەرەفە هەتا خۆر ئاوابوون لەوێ بێت. هەر کەسێ نەیاتە ئەو مەوقیفە بۆ حاجیان حەجەکەیان بەتاڵە، هەرچی مەناسکی تریانی هەمووی بەتاڵە بێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ الحەج عەرەفە. بۆیە ئینشاءالله کە دابەزین لەوێ ئەوەی کە گرینگە بۆتانی دووبارەکەینەوە تەماشاکردنێکە و سێرکردنێکە و شارەزابوونێکە، هیچی تر نییە. بۆیە نەک بچن خۆڵەکەی بێننەوە، بەردەکەی بێننەوە، دارەکەی بێننەوە، خۆتانی پێ هەڵواسن، لەشکەکانتانی پێ بخشێنن یان پشتێنەکانتانی پێ بخشێن. ئەمە بە هیچ شێوێ دروست نییە. تاوانبارە بن دوایی ئەوەی کەوا پیرۆز بێ لە مەککە کە دروستە مەسحی پێ بکەی فقط حەجەر الئەسوەدە و ڕوکنی یەمانیە. بەڵام ئەوەش بە قسمەتمان نەبوو بە بۆنەی ڤایرۆسی کۆڕۆنا کە ئێستاکەدا ناتوانین مەسحکەین بە حەجەر الئەسوەد و ڕوکنی یەمانی. ئەوجا داواکەین لە خوای پەروەردگار ڕەحمەت و بەڕەکەتی خۆی بەسەرمان بڕێژێت، خوای گەورە حەجی ئەکبەر بکاتە قسمەتی هەموو لایەکمان و ئاخیری هەموو لایەکمان خێرکە و بەختەوەری دنیا و قیامەتمان کە. کۆمەڵێ برا خوشکمان دوێنێکە لە حادیسەی سیارە ڕۆشتوونە، داوای دوعای خێریان بۆ بکەین ئینشاءالله. خوای گەورە سەبووری کەس و کاریان بدا، خوای گەورە ڕەحم لە مردوەکانمان بکە و ڕەحم لەو 5-6 نەفەرە بکات کەوا بۆ حادیسەیە وەفاتیان کردووە. خوای گەورە باریان سوکە. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد.